لە تەوەریەکەمی بەڕامەی بانی باش کوردستان باز لە ناوی منداڵ و هەروە کاریگەری جەڕۆنی و داهاتووی ئەو منداڵە و کەسایەتیدا دەکەی بێگومان گفتوگۆ زیاتر و وردەکاری زیاتری ئەم بابەت دەکەین کە بە میوانداری کاکەسیار عەلی توێژەری جەڕۆنی کە لە ستۆدیۆ ئەمڕۆ ئامادەیە بەخێر بێ کاکەسیار بانی باش. زۆر سپاس بایتان باش دەستا خۆش بێت. ئەمە لەم تەوەردا باز لە ناونانی منداڵ دەکەین و ناوی منداڵ دەکەین و کاریگەریەکانی کەواتە تا چەند ناوی منداڵ کاریگەری لەسەر دەرونی منداڵ هەیە لەسەر داهاتووی هەیە. دەستا خۆش بێ بۆ ئەم دەرفەتە لە ڕاستیە ناو کاریگەری ڕاستەخۆی هەیە لەسەر مناڵ هەم لە ڕووی دەرونی و لە ڕووی پەروەردی و لە ڕووی کۆمەڵاتیەوە ینی هەر سەلانەکە ئەگەر ناوەکە بۆ شازە زانستیە نەبێت کە مەزندەی کراوە بۆیە زۆربەی توێژینەوە زانستیەکان بەپێی ئەو توێژینە زانستیە سەردەمیانەش ئەوستاکە ئاماژەی پێدەن ئەمەژە بۆ دەن کە ناو ڕۆڵێکی کاریگەری هەیە چکە یەکەم شت کە تۆ مناڵ تە دنیا و یەکەم شت کە تۆ پێی دیت و وابنوک و ناسنامەوە و شۆرە دەیتێتە ناوە بۆیە ناو پرۆسەیەکی مەودا درێژە ینی لە یەکەم سات و تا کۆتایەکی لەگەڵێتی مادام ناوێک بەو شازە لەگەڵ تاکەکانە بیانی وەکو هەندێش پرۆسی حیاتی تر نییە بۆن وەکو قۆناغی تەمەنی مناڵی نییە قۆناغی گەنجی نیە قۆناغی ڕزەکاری نییە قۆناغانە نییە بۆن سەردەمێ بێت و بڕات ناو پرۆسەیەکی مەودا درێژە ینی لە یەکەم سات و تا کۆتایەکی لەگەڵێتی بۆیە کاریگەری ڕاستەخۆ لەسەر کەسەکە لەسەر مناڵەکە دروستەکان و بەپێی ئەو توێژە زانستیانە دەریان خسووە بێ ناو لەسەر سێ ئەساس بێت ینی یەکێک لەوانە ئەبێ سادە و ساکار بێت یانی ناوکە سادە بێت و نابێ ناوێکی دوور و درێژ بێت و ناوێک بێ نابێکە ئاڵۆز بێ و ناو ناتۆری بە دواوێ ینی ئەم سێ خاڵە ئەم سێ ئەساسە بۆ ئەوەیە کە بێ لەسەر مناڵی نابێت بۆیە بدڵنیایەوە ناو یعنی کاریگەریکی ڕاستەخۆی لەسەر مناڵەوە داهاتووشی زۆر جارەیە وابەسێ بەسەر مناڵەوە ڕنگدانەوەشی بێ لە واقعی کۆمەلگای ئێمە بۆیە یعنی ئەوەی کە هەیە نابێ ناو ناتۆری بە دواوە بێ و بە ناوی حیزبەکانەوە بێ و بە ناوی یعنی حیزب و ئەو شیان نەبێت کە بۆ منە گۆڕانکاریان بەسەردەدە لە سەردەمەکانە بۆیە ناو لە ڕاستیە ینی وابەستێ بە حیاتی کەسەکە واتای ناوەکە کاکەستیار واتای ناوەکە تاشە نەگرینکە هەنە ناو هەیە لە کۆمەڵگی خۆماندا هەیە کە هەنە ئەماژەیە بۆ هەنێ حاڵەتی دەرونی ناخۆشبوون مەخەمگین هەندێک جار شتی تر لە ناوەکان دەنرێت بوون ناوی نشیاوە بۆ منداڵێک ئەمان تا چەند لە کاتی گەورەبووندا کاریگەری هەیە لەسەر دەرونی ئەو منداڵە وڵا بەتەئەکید ینی مناڵ نابێ بۆ نمونە ناوەکەی ناوێک بێت کە بۆ نمونە بە تایبەت ئێستا خەفەتبار و بۆ منە پرسەدار و عدوانی و شەڕەنگێز و یعنی ئەبێ ئەو ناوە ماناکەی لە شتانە بە دوور بێ چونکە هەر ئیمامی عەلی ڕەزای خۆی لەسەر بێ کاتێک کە خۆی گەورە کوڕێکی پێدا ناوێنە حەرب ناوێنە شەڕ بۆ پێغەمبەر صلی الله علیه و فەرمێ ئەبێ ئەو ناو گۆڕی کردی بە حەسەن یعنی هەردوو ناوەکانی گۆڕی هەردوو ناوەکە لەسەر بۆ منە حەرب و لەسەر شەڕ گۆڕی بەداخەوە ئێستا لە کوردستانە یعنی زۆر جارێ ڕوئدا خێزانەکان باڵێن وای دەدەن کە پلانیان هەیە بۆ ناودانان بۆ مناڵەکانی خۆیان بەڵام بینی سێرەکەی هەتا ئەو ساتەی کە مناڵەکە ئەبێت هێشتا خۆیان بۆ یەکلای ناکرێتەوە لەوەی کە ناوی چی بنێن و کاری یعنی چۆن ئەم ناوە یەکلایکەنەوە بۆیە زۆر جارێ ناوبەستنەوەی با بڵێن تێکەڵاوکردنی ناوەکە بۆ مناڵەکە دێمە سەر قسەکەی جەنابەت تێکەڵاوکردنی ناوەکە بەبێ ماناداری زۆر کێشە بۆ مناڵەکە دروست دەکات ئەبینین ینی ڕۆژانە زۆرێک لەو مناڵانەمان بینی کە بۆن پێڵن شەرمن یعنی خۆی شەرمن نییە مجبور چی بکە واقعی سایکۆلۆژیا وایە کە ئەوە پێڵن شەرمشن خۆ لە بارا بینێتەوە یا بۆن من غەمگین یا بۆن منە یا بڵێن ئێستا بەداخەوە لەو ماوەی پێشووە لە ساڵانی ڕابردووە یەکی لە خێزانەکان ناوی مناڵەکەی خۆی ناون ڕیفراندۆم ینی تۆ سێریکە دەبەروی ئەم حاڵەتانە زۆر جارێ لە ڕێگەی کۆمەلگاوە ڕوبەڕووی ڕەخنابێتەوە خۆ دەزانی کۆمەلگا بووتە دوو بەش ینی بەشێکی زۆری ڕەخنەی لە ڕیفراندۆم و لە پرۆسەیەگر یعنی تۆ ئەم ناوە بۆ مناڵەدا ئەنەی ئێستا ئەم ڕیفراندۆم بۆ ئێستا لەوانە واقع بێ بەس 10 ساڵی تر ئەو مناڵە ڕازی نییە بەم بابەتە بۆی مشکلەکەوێ لە عێراقیشە بنمتەنە ینی ناوگۆڕینی ناو بابڵی کەسەکان تۆزێک قورسە ینی ئاسان نییە ینی تەنها یەکجار بۆ تێ بیگۆڕی ئەجا ئەو جارش کەسەکە چۆن گۆڕی ینی مەرجی زۆرە ینی ئێستا دەبێت چیت سەردانی عێراقی ئەنی بەڕاستی کێشەیە بۆیە ئەرکی دایک و باوک ئەوەیە کە ئەو ناوە یعنی ناوێک بێ کە مانادار بێ وەکوی جەنابەت وەبیری خستینەوە سپاس دەکەین و کورد بێ سادە و ساکار بێ و دوور بێ لە هەموو ئەو عنف و توندوتیژی و ئەو با بڵێن ئەو حیزب و لانانە کە لەم سەردەما ئەگوزارن چونکە بیرمان نەچێ ینی من ئەگەر مناڵەکەی خۆم بۆن من ناوێکی لەم حیزبانە بنێم لەوانەیە دوای 20 ساڵێکە مناڵگەم هەر عەقلیەن سەقافیەن ئیمانی هەر بۆ پرۆسەی هەر نەبێ ینی لەگەڵ بۆچوونی من نەگوجێت بۆیە ینی ئێمە نابێ بەخواستی خۆمان ناوی مناڵەکان بنین نابێ بۆن منە دوای ئەم شتانە بکەین ئێمە مانایەک بێت کە بیرکەینەوە
لە ساتی لەدایک بوونا بۆ ئەو ساتی کە تا کۆتایی تەمەنی مانایە کە بکە بتوانێت خۆی پێوانی نمایش کاتەوە شانازی پێ بکات. بەڵێ کاکەسیار لە قسەکانی پێشوتە ئاماژە بۆ کرد کە حیاتی ئەو کەسەی پێوە بەندا کاتە دەکرێت ناوێک لە کەسێک بندرێت کەسەتی ئەو کەسە بەناوکەوە دیاری بکرێت لەنەو کۆمەڵگادا لەنێو دەوروبەردا. بەڵێ بە تەئکید یعنی ناو وەکو ئەوی کە باس دەکرێت وەکو ئەوی کە لە بابەتە لە توێژی نەزانستەکانایە زۆر جار هەیە ڕنگدانەوەی واقعی کەسەکەیە ینی ڕنگدانەوەی واقعەکەیتی تا بۆ منێمە زۆر جار تو بڕۆ بەناوی باپیرتەوە با بڵێن ناوی بنە بەناوی باپیرتەوە سێرەکی زۆربەی ئەو شتە کوان ئەوانە ئەگە کە باپیرێک کردوێتی ینی ئەگەر ڕە بەدوایە ینی بەڕەچەتەکەی ئەگەر ڕێ بزانێت چی کردو ئەو بکات یا بۆ منە بەناوی شارێکەوە نایبن یا بە ناوی شوێنێکەوە نایبن سێرەکی بەردەوام خۆی لەگەڵ ئەو واقعە گونجێنن بەبێ ئەوی ئێمە زۆر جار ئەو خێزان دەرکی پێ بکەین بۆیە کە تۆ ناوێکی مناڵەکانی یا با بڵێن ئەو شتەی بۆدا ئەو ناسنامی بۆدا ئەبێن زۆر بەوریانەوە بۆی دابن ینی چکە ڕنگ ئەبێتە بەشێک لە ژیان ئەم کەسە و ممارەسەیەکەوە ئیشیشی لەسەرەکە ئێمە زۆر جار هەیە ینی جاروە لە ناوە ئەنفوتون دوتیژەکان مانادارەکان با ئەو ناوانی کە ئەنفوتونیژیە سێرەکی وردە لە پرۆسەکەی ژیانی سەرەوە پێک دێنێ ینی سێرەکەی تونوتیژیەکە پەلاماری ئەمەیە خۆی زاڵەکە خۆی دەرەخانی وا لەوەکە خۆی لە واقعا خۆی ڕنگ خۆی ببینێتەوە بۆیە ینی ئەبێ ئەو ناوە ناوێک بێ لە ئێستا و بەیانی و دووبانی و 10 ساڵی تر و 20 ساڵی تر ئەبێ گونجابێ ینی نابێ ناو ناتۆرێ بەدوا بێ بەداخۆ لە کۆمەڵگای ئێمەدا ینی زۆربەی زۆری ناوەکان لە کەدار کراون ناشرین کراون هەرچەندە بۆ ناوانە ناوەکە بۆ خۆی بە واقعی جوان بێت ینی مانایەکی جوانی بێ با بڵێن نرخیشێ بێ بەڵام کۆمەڵگای ئێمە تۆزێک با بڵێن بەتایبەت کۆمەڵگای ئێمە خسرە سەخت کۆمەڵگای خۆمانەکەم چکارانە پیسمان بەدەر کۆمەڵگاکان کەنەوێت ئیژەگا لەسەر کورکردنەوەی ناو ناتۆرە با بڵێن سوکاتی پێکردن یا با بڵێن تعلیق دەدان لەسەر ناوەکە یعنی ئێمە ئەبێ ئەوە لە بەرچاو بکەین لە مادەم لە ناو کۆمەڵگای ئەژین و مادەم بریم کەسێکی یعنی تاکێکی لە ناو کۆمەڵگای بێ مناڵەکانمان بەجۆرە ئامادەکەین کە لە ناو کۆمەڵگای بە دووری بگرین یعنی کۆمەڵگا چاوی نەخێنە سەر زۆر ناو هەیە لە ناو کۆمەڵگای ئێمەدا کە بۆ نمونە ڕوبەڕووی ڕەخ نەبووەوە بۆ نمونە مەحەمەد دەبێ بە حەمە کابرا بەخواستی خۆی نیە تۆ پێشت خۆش بێ پێش ناخۆش بێ پێڵە حەمە ینی ئەو ینی ئەحەیە بێ بە مەحمووە بێ بە خولا ینی هەموو زۆربەی زۆری ناوەکان دەستکاری دەکرێت بەپێی تێگەشتنی کەسەکان یعنی تۆ لەوانە ناوێکی جوانە بێ بەڵام سێرەکی ئەیکاتە لولو نازانم خۆشەویستی ئەو ناوی لێ ئەوە بانکیەکە مشکلەکە چییە؟ مشکلەکەوێ ئەو خۆشەویستە لەوانە لەگەڵ تۆ کەسێکی ترا هەبێ بەڵام دوایی کەسێکی تر جوۆی لەم شتە بێ قەدری ئەو خۆشەویستی ئەو ڕێزە نازانێت کە تۆ بەم شازەوانگیەکەی بۆی ئەویش بەردەوام ببێ لەسەرەوە و بە زیایشەوە بە خراپتریشەوە بۆی کاتی تۆ ناڕازی بەمە ینی تۆ لەوانەیە ڕازی بی ئەو کەسێک کە ئەزیزتە ئەو کەسێک کە خۆش دێ بەم ناو بانگتکە بەڵام ڕازی نی بۆ منە کەسێک کە من ناسم بۆ ناو بانگتکە بۆ یعنی ئەو تێکەڵاوێ لە کۆمەلگای ئێمەدا بەم شازەیە ینی ئەبێ زۆر ئاگاداری ئەم بابەتە بین چۆن مامەڵاکە لەگە بەرامبەرەکانمە و ئەو ناوانە چۆن دەستکاریەکەین مافی ئەومان نێ دەستکاری بکەین ڕاستی ئەمە تەجاوزی دەسەڵاتی خۆمانە بۆ سەر بەرامبەرەکان باشە کاکەستیار هەندێک جا کاتی دایک و باوک منداڵەکەیان دەبێم خۆیان ناویان بۆ دیاری کردو بەڵام دەبینی داپیرۆ ئەوانیش دێنە ناو مۆزوعەکەڵن نەوەڵای ئەمەش ئەو ناوەمانەوە هەندێک جار چاک لە تەسکریا خودە ناسنامەدا ناوێکی هەیە بەڵام لە ماڵەوە بە ناوێکی تر بانگ دەکرێت ناوەکانیش بە تەواوەتی لە یەکەوە جیاوازن واتە هەیە لە ماڵە پێوترە حەمزە لە سەر تەسکەرە یاخود لەسەر ناسنامە ناوی هی وایە ناوەکانیان جیاوازیەکی زۆریان هەیە ئەمە چی کاریگەریەکی لەسەر دەرونی تاکەکە لە ڕاستی ئەم دوو ناوە بۆ مناڵێک یعنی کێشەکە ئەوەیە کە داهاتوتە بۆ یەکلای ناکرێتەوە نازان لەسەر چ ئەساسێک ئەم ناوی خۆی یەکلای بکاتەوە ئێمە تەسەور کە زۆر جار هەیە لە ناوەندەکانی خوێندنە لە دایانگە و لە ڕۆزەکانە زۆر جار هەیە مناڵ تووشی ئەم کێشە دەبێت و تەنانەت زۆر جار مەکتەبەکان و ڕۆزەکان بانگی کە سوکاری مناڵەکانەکەن ئەڵەن ئێمە نازانین بە چ ناوێکە مناڵەکەتان تۆمارکەین ئەنی ڕاستی وە لە تەسکەرە شتێکی ترە بەڵام شتێکی کەی پێڵێن ئەمە دەبێتە گرفت بەداخۆ ئێمە زۆر جار هەیە لە بینی ئەو ژن و پیاوانەش کە جیا دەبنەوە ماڵێن ئێمە گرفتی ئەومان هەیە یعنی تا بەیەکەوە ناوێک بووە یعنی بەخواستی هەردووکیان ناودراوە بەڵام دوایی کە جا دەبێتەوە بەتەمان بەشتێکێڵێ دوایی کە جا بێتەوە لەبەرەوەی لای بەرامبەر زۆرە ئەو بخۆ بخواستی خوێندناوێکی بەدادنیم تاوە یعنی من بخۆم سەدان جار ناوی لەم جۆرەم دیوەکە یعنی بەخواستی بەرامبەر ناودراوە نەک بەخواستی ئەوەی کە لە ئەسڵی تەسکەرەکە بۆی ئەمەش دووبارە لە داهاتوو کێشە بە دووزەکە یعنی تۆ یەخیتە ناو جەنجاڵێکەوە باشە بانیە چێتش کۆمەلگاوە چێتە ناوەندێکی خوێندنەوە چێتە قوتابخانێتەوە چێتش دایرێکەوە چی ناو بنێت یعنی ئەگەبینی سێرەکەی یعنی تووشی مەلەلەکەی تووشی کێشە و تووشی مشکلەکەی باری دەرونی ناجێگرەکەی زۆر جارەیە هەر ناو کاریگەری ڕاستەخۆیە لەسەر با بڵێن دڵە ڕاوکێ و ترس و فۆبیا و بێمتمانی بەرامبەر بەخۆی ئەو کاریگەریانە چۆنن ئەو کاریگەریانە زۆربەی زۆری لەوە سەرچاو دەگرێت کاتێک کە توی بینی مناڵەکە خاوەن ناسنامەیەکی ڕاست و دروست نییە
يعني زۆر جارێ بەترسە نای خۆیان ئەڵێ تۆ بڵێ ئەو ناو بڵم ئەوان نەبێ یا بڵێن ئەگەر ئەو ناو بڵم تۆ بڵێ گاڵتەم پێ نەکەن ئەگەر ئەو ناو بڵم تۆ بڵێ ڕوبەر ڕەخ نەبوونەوە ینی ئەم ڕوبەر و ڕەخ نەبوونەوە ئەم شیازە لە مامەڵەکردنی چواردەور بەرامبەر بە مناڵە زۆر جارێ زۆر بەشێک لەو گرفتە دەروێنێنی ڕوبەڕۆ بێتەوە بۆیە یعنی دوو ناونان یا ئەو ناوانە هەر جۆرێک لەو ناوانەی کە با بڵێن ناو ناتۆری بە دوایە ناشینە شتێکە کارەسات بە دوای خۆی هەنێ لە ڕاستیە یعنی زۆر جارێ مناڵ تووشی کۆمەڵی کێشاکات کە مناڵێکی سەلیمە هیچ گرفتێکی نییە بەڵام کە پێت تێدەگات لەوەی کە ناوی چیە یا با بڵێن دەچێتەوە سەر دەسەینی با بڵێن ناوەکەی خۆی سێرەکە لەوە ئیتر تووشی قەلەقی و تووشی سترێس و تووشی ترس و بێمتمانەی و گۆشەگیری و ڕوبەروی زۆر شت دەبێتەوە تەنانەت ئێمە زۆر جارێ مناڵمان هەبووە تەسەور کە نەیوێرا بێتە ناو مەجلیسی خێزانەکەی خۆی یا شوێنێکی ترەوە بەس لەبەرەوەی کە قسەی پێنە ڕخنەی لێ نەگرن چونکە ناو هەیە زۆر دوور و درێژە یعنی یا ناو هەیە بێمانایە ناو هەیە بۆ منە لەگە کولتوری منە ناگوجێت ناو هەیە با بڵێن لە ڕوودینیەوە ناگوجێت ینی ئەمانە هەمووی کێشم بۆ مناڵە ئەوەی دروستەکە کە بۆ من تووشی بەشی لەو حاڵەتە نفسیانەیەکە کە لە داهاتوو ترا چارەسەکردنەکەی زەحمە دەبێت یعنی تۆ چۆن نتوانانی بەچاکەی تۆ ناتوانانی بەڕاستی پێڵە ئەجا نا ئەو گرفتەشی ینی تۆ ئەگەر لە تەمەنی ئەوەڵا ناوەکەت بۆ تەسبیت کرد هەر بۆ عینادی بە چواردەوەکەی تازە لەسەرەوە بەردەوام دەبێت ئەگەر تۆ بشتەوێ بیگۆڕی یعنی تۆ بڕۆ ناوەکە بشگۆڕە بڕۆ ئێستا تۆ تەمەنی 20 ساڵە چۆن ناوەکەت بگۆڕە بڵێ من ناڕازیم کاکە لەم ناو ناڕازیم سێرەکەی هەر چواردەوەرەکە بۆ گاڵتە پێکردنت ئەوان پیان وایە کە تۆ بەم ناوە ناڕازی بۆیە مادەم تۆ ناڕازی بێ ئیزعاجەکەن ئیستیغلالەتکەن ینی با بڵێن سوود لەم پرۆسێ وەردەگرن بۆیە گەورەش بێ ینی کە لەو 2 ساڵە تەمەنە چووە دەرەوە بوو بە ناسنامە و خێزانەکەی ناسی چواردەوەرەکەی بۆ ناوبانگا کرد قورسترە بێت بۆیە پێش ئەوەی ئێمە بڵاو بێتەوە ئەم ناوە پێویستە ناوێکی جوان لە مناڵەکانمان بنێن و مانادار بێت بەڵێ زۆر ئەمە باوەکە ئەڵێ ناوم ئەوە یەکسەر ئەڵێ ماناکەی چێ واتای ناوەکە چیە زۆربەی باز لەواکەن شاخێکە لەو شوێنە یاخۆت وڵاتی کوردستان یان جۆرە گوڵەیەکە یاخۆت بۆ منە دوور بڕۆین ئەڵێ لە یابان بوومە لە تاابگەیە گوڵێکەیە ئەم گوڵەیە یان شاخێک و باخێک و نازام ئەم جۆرە ناوانەتیان لە کۆنجا وای پێوتراوە کەواتە ناونانی منداڵکە تو نایەک لێنەی تا چەند گرنگە تۆ واتاکەشی لە بەرچاو بگری بۆم ناواتەکەی کورت و بخوت بێ یەکسەر ماناکەی لەگەڵ بەهانەی کات تا چەند گرنگە ئەمان هەمووی لە بەرچاو بگیرێ وڵی بەتاکید یعنی لە ڕاستە ئەگەر خێزان بە شازێکی تەندروستانە بیر لە ناونانی مناڵ کاتەوە بەلانی کەمەوە ئەو نۆمانگەی کە با بڵێن مناڵەکە لە ناوسکی دایکایەتی با بڵێن لە ڕەحمی دایکایەتی ئەو نۆمانگە پێویستە دایک باوکەکە پلان دابنێن بۆی کە ناوێکی جوانی بدابن لە ڕاستیان نۆمانگ زیاتری دەبێت تاوەی کە تۆ مناڵێکی تەندروست دانی با بڵێن ناوێکی تەندروست دانی بۆ مناڵ بۆیە ئەو ناوانەی کە جنابەت باسە کرد ینی باسی گوڵەکەکەی شاخەکەی من بۆ قەنەعەتی خۆمەوەشی کە با بڵێن دیراسەمێ لەسەر بابەتە ئەبێت ناوێک بێ گشتی بێ ینی پەیوەندی بە کۆمەلگایەکەوە نێ پەیوەندی بە ناو کۆمەلگای منەوە نەبێ ینی ناوێک بۆ منە تۆ چیتە شوێنەکە و ناوە هەر هەبێ ینی گوڵ بۆ منە چیتە هەر شوێنێکی دنیا هەر گوڵە ینی پەیوەندی بەوە نییە بەڵام زۆر جارێ لەوەشە ئێمە کۆمەلگای ئێمە ڕخنە لێگرێت تۆ گوڵە جەهەنەمی یا گوڵە بەهشتی ینی جاریوە لەوەشە شتەکە لە تێکەڵاوەکە بۆیە یعنی کورت و پوخت ئەمەیە ینی ئەبێ ئێمە زۆر بە وریانەوە زۆر بە بەرپرسیارانەوە زۆر بە سادقانەوە ئەو ناوە بنین چکە لە ڕاستە یەکێک لەو بەرپرسیارەتیانەی کە دایکم هاوک بەرامبەر بە مناڵ هەیەی چکە چۆن ئێمە بڵێن حساب کتابەکەین یەکێک لەو بەرپرسیارەتەن مناڵیش بەرامبەر بە دایک باوک ئەمەیە ینی ئەبێ ناوێکی تەندروستی لە بنی ناوێکی سادە و ساکار و ناوێکی مانادار و جوانی لە بنی چکە گەر ئەو ناوەی لێ نەنیت و خوا نەخواست ئەگەر بێتە داهات و بێتە کێشە بۆ مناڵە ڕاستە تۆ ئەو بەرپرسیارەتی سەرشانتە و خۆی جێبەجێ نەکردەوە پێویستە ڕەخنە بێژینە پێویستە بخرێتە ناو بازنەوە کە مناڵەکە ڕەخنە لەبێت چون ئێمە ئەبێ ئاگادار بین ینی خواستی بۆ منە چواردەوەر فڵان کەس نییە من ئەگەر باپیرم ناوی بنێ و نەکم ناوی بنێ هەر کەسێ ناوی بنێ ئەگەر مانادار نەبێ کورت و پوخت نەبێ جوان نەبێ باڵێن لەگەڵ باڵێن واقعی کۆمەلگای منە نەگونجێت پەیوەندی بە ناو ناتۆرە ئەو شتانەوە بێ یا باڵێن پەیوەندی بە ناوی حیزبەکان و یا شتێکەوە بێ من ڕازی نابم بەمە و ناشێڵم ئەمە بکرێت بۆیە وا باشترە خۆمان یعنی پلان دابنین بۆی کە ناوی مناڵەکەمان چۆن ناوەنێت لە ڕاستیە بەرپرسیارەتێکی زۆر قورسە بەداخەوە زۆرێک لە خێزانەکانی ئێمە حسابی ئێمە ناکەن و با بڵێن زۆر بەلاشیان و کێشە نییە هەتا کەی تاوی بێتە سەر دێتە ناو مۆزوعەکە و دەچێتە ناو کۆمەلگا و چێتە ناو خێزانەکانەوە زۆر باشە کاکەسیار حاڵەتێکی تر هەیە بوو یەک ناوە بۆ هەردوو ڕەگەز ئەگەنجێ بۆ نمونە هەندێک جار ناوی هەژار نازانی کە کەسێک پێچەڵێ فڵان کەسیەت ناوی هەژار نازانی پێ بڵێ خاتون یا پێ بڵێ کاک ئەم ناوانەی کە بۆ هەردوو ڕەگەز بەکارێت لەنێو کۆمەلگی خۆماندا زۆر با ئەمە چی کاریگەریە دروستەکە چۆن مامەڵە لەگەڵم حاڵەتانەدا بکرێت لە ڕاستیە لەم جۆرە ناوانە پێویستیمان بە سەقافی کۆمەلگا هەیە بەداخەوە کۆمەلگای ئێمە بەشێکی لێن تەمانە بۆچی زوبەدوور ڕۆ یعنی لە خۆمانە دەست پێ دەکەین ئاستی ئەو وەشارەی نییە کە چۆن مامەڵەکە لەگەڵم پرۆسانە یعنی با بڵێن
هەر ئەسڵان گرنگ نییە بابەت نییە لە لای زۆر بەلاوی چەشەن ینی زۆر کاتێ بینی ئەچیتە شوێنێک بەناوی کەسە بانکەی یعنی نازانین چۆن بانکی ئەڵی جاری وا ناوێک بانکەی ئەو نەبێلانە پێی ناخۆش بۆی ئێمە وا پێویستە ئەرکی سەرشانی ئێمە بەڕێز و مامەڵەکە لەگەڵ ئەو ناوانە یعنی نابێ بۆن منە لە خۆ بامکەی بۆن منە ئێستا نیاز بۆن هەڵکو جەنابێت بۆ ناوی کچ و کوڕ بەکاردێت باران بۆ ناوی کچ و کوڕ بەکاردێت ینی زۆر نەملاوانە بۆ کچ و کوڕ بەکاردێت تۆ پێویست بۆیە بەڕێز و مامەڵە بکەیت من ئەگەر بەڕێز و مامەڵام کرد لەگەڵ ئەم ناوانە هەرچێکامێ زۆر مشکلەم نییە و گرفتیشم نییە چکە خۆی ناوەکە جوانە ماناشیە جامادەم جوانە و ماناشیە بۆ هەردوو ڕەگەزەکەش ئەگونجی هەردوو ڕەگەزەکەشێتی هیچ کێشێک نییە بەڵام ئەوە منم کێشەی بۆ دروست دەکەم ئەوە منم دەیخەبەنە ئەو چوارچێوە گرفتە کۆمەڵاتیانە یا ئەو لەکە کۆمەڵاتیانەی کە هەیە ئەگەر منە بەڕێز و مامەڵە لەگەڵاکەم ئەگەر ئەمە ناوی نیاز خان بوو بۆ نمونە باران خان یا مەسا باران یا دادا باران یا شتێکی تر پیونی بە کەسەکە خۆمانەوە چۆن مامەڵاکەن ئێمە لەمایە گرفتمانەیە لە شێوازی مامەڵەکردنی خۆمان بەرامبەر بەم ناوانە گرفتمانەیە زنا لە ڕاستی ئەوەش دەبێ حەزەر بکەین ینی ئێمە لە بەرەوەی واقعی کۆمەڵگامان لە بەرچاوی بێ حەزەرکردنەوەش خۆمان پارێزین چۆن ئەو ناوانە باڵێن بەکاردێنین یا لەگەڵ چیان ناوی ئەنین بۆی کە ڕوبەڕووی ئەم ڕخنانە نەبینێت چون ئەگەر ڕوبەڕووی ئەم تەعلیق و توانج و ڕخنانە بووینێتەوە کاوالیا دەمە ئەو شتەمان نەکردو کە پێویستە بیکەین بەڵێ کاتە پێستە کۆمەڵگە لە بەرچاو بگیرێ بۆی ناوی کەسێک دیاری بکەین بۆی منە هەنە ناو هەیە عەرەبی ماناجارە بەڵام هەندێک هەیە کە عەرەبیەکە تەرجمە دەکەی تەرجمەکەی لە کوردیە گونجاوە بەڵام عەرەبیەکە گونجاو نیە بۆ منە کە بینیمانە لە قوتابخانەکان کە خۆمان لێ تەجروبەمان هەبووە بۆ منە کچەکە ناوی حەدیقە بووە بۆتە گاڵتە پێکردنێک لە نێو هاوڕەکانی دەبوونە شەرمی کردو کە ناوی ئەوەیە بەڵام گەر بێت و تەرجمەی بکەی بە کوردیەکە گونجاوە ناوی واشمان هەیە ناوی باخچە بێت باخچە زۆر گونجاوە بەڵام کە ئەڵێ بوونە ناوم حەدیقە ئەمە گونجاو نییە لە ناو کۆمەڵگای خۆماندا ئەمە تا چەند کاریگەری لەسەر ئەو کەسە هەیە لە هەمان کاتەوە بکە کە تێکەڵیش نەبێ بە خەڵک لەوەی کە شەرم لە ناوەکەی خۆی دەکا بەڵێ هەر ئەوەی خۆی ئەگەر مناڵەکە گاڵتەی پێکرێتەوە یعنی ئەو تەندروست نییە یعنی ئەو ناوە تەندروست نیە زیاتر لای تۆ زۆر جوان بێ با تۆ لای تۆ بۆ منە شاز بێ و زۆریش بێ و ماندوو بێتی بۆ منە با نۆ ماخەری بوویتە ئەو ناوەدا هەرەوەی کە مناڵ گاڵتی پێکەوت دەچێتە ناو پرۆسە و تعلیق و توانجی لێ دەکەوە توی ئیشێک نەکرد بۆی ئەمەیە کاریگەرێکەکەی کە مناڵ بینی بۆ منە ڕەخنەی لێگیرە و سوکاتی پێکەوە و بێڕێزی پێکرێ و سەرزەنش دەکرێت و گاڵتی تعلیقی لێ دەکرێت سوکاتی پێکرێت کەوالیا مناڵە چی دەرچێت یعنی ئۆتۆماتیکەن تووشی ترس و دڵە ڕاوکێ و خەمۆکێ بێ وای لێ دێت تووشی گۆشەگیریە بێ تووشی دوورەپەرێزی ئەوەسێ ینی هەرێکێ لەم پرۆسانە چی لە مناڵە دووسکە بێ متمانی بەرامبەر خۆی دەسەکات کەوالات ئێمە هۆکار بوون بۆی تێکشکانی لانی دەرونی ئەم کەسە لەوەی کە ئێمە باسی دەکەن ئەوەی زۆر گرنگە تۆ واقعی کۆمەلگا لە بەرچاو کۆمەلگا بناسی ینی ئێمە بەڕاستی کۆمەلگا بناسی بۆی کەتاوی ئەک بۆ بەتایبەت بۆ ناوانەی کە تۆزە ناڕۆنن ینی بۆ هەموو ناوێکنا بۆ نمونە زۆر ناو هەیە پێویست ناکە بەڵام بۆ ناوانەی کە تۆ حەزت لێیەتی یا بەڵێن جوانە و وەکوی جناب باسێکی تەرجمەکەی خراپە یا بۆ نمونە بەعکسە و پێچوانەکەی ئەوەیە تۆ پێویست بۆیە سیری واقعی کۆمەلگای خۆمان بکەین یعنی هەتا 30 ساڵێکە 40 ساڵەکە حساب کە ئەو ناوە بێتە ئەو باسی کە جناب باسی دەکەین بۆیە ئێمە پێویستمان بەچیە پێویستمان بۆیە سری کۆمەلگا بکەین و بەپی پلانی کۆمەلگا ڕەچاوی کۆمەلگا بکەین بۆی ناوی مناڵەکان چکە مناڵەکەمان ناو کۆمەلگا مامەڵاکانی ئەو نەزڕاتە من بەڕاستی بەخڵی ئێزان تۆ پێ دوابێ یعنی کۆمەلگا شتێکی ئاسانە شتێکی هیچ نییە با ڕوبەڕووم بێتەوە یعنی مشکلە چیە نه ئەخر تۆ لە ناو کۆمەلگا ئەژی یعنی تۆ بێ بەڕاستی ئامادەی بۆ ناو کۆمەلگا یعنی تۆ بێ مناڵەکەت ئامادەکەی بۆ ناو کۆمەلگا تۆ ئەگەر بۆ نمونە هەر چیەکیش بی هەتا تەمەنی 6 ساڵ ینی مناڵەکە عادی تۆ دوای عادی تۆ نیە عادی کۆمەلگا عادی ڕەوزە و مەکتەب و قوتابخانە و شتەکانە ڕوا ئەو چۆن دەتوانی لەو شوێنانە بیپارێزی و لە ماڵەکەی خۆت پاراستن ئەسڵا زۆر جارێ هەر خودی خێزانی چواردۆرەکەی خۆشت سەبابن بۆ ئەم ناو ناتۆرە و کۆمەڵاتیان ئەنی گرفتەکە ئەمەیە مناڵەکە بە ناوی ناشرین تعلیقی لێ دێت توانجی لێ دێت سوکاتی بەرامبەرەکرێت بێڕێزی بەرامبەرەکرێت هەرێکێ لەمانە چی لە بناڵە دروستەکات ترس دڵە ڕاوکێ گۆشەگیری قەلاقی دوورکەوتنەوە لە خەڵک هەر ئێکێ لەم گرفتانە چی لە مناڵە دروستکە وای لێ دەکات کە بێمتمانی لە خۆی دروستکات خاوەن کەساتێکی خۆی نەبێت کەمادەم خاوەن کەساتی خۆی نەبێت زۆربەی پرۆسەکانی ژیانی خۆی بەسەرکەوتوویتە ناپەڕێنێت زۆربەی زۆری بێتە کێشە و زۆر جارشێ لە داهاتووە یعنی ئێمە بینیمانە لە تەمەنی لە ساڵ 12 ساڵ بۆ مناڵ هەبووە یعنی نەڕاندوتی بەسەر دایک و باوکە جنی بە دایک و باوکی یا قسەی پێوتووە سەرزنش دایک و باوکیتوە لەبەروی کە ناوەکەی ناخۆش بووە بەسەرەوەی کە ئەو ناوە غەڵەتی ناودراوە ئەڵە تۆ ناوم گاڵتەم پێکەن سوکاتیم پێکەن ئەکشێتەوە ئەگری بێتاقە دەبێ بێزاری دەرەبڕێ بۆیە ئەمەیە یعنی کە کێشەی بۆ دروست بوو کە ڕوبەڕووی ڕەخنە بووە کە ڕوبەڕووی توانج بووە کەوای ئەو هەنگاوی ئێمە ناومانەوەی شەیمە کردومان تەندروست نەبووە باشە کاکەسیار هەر ماوەی جار بۆ منە لە ساڵێکان ناوێک زۆر باو ئەبێ بوون ناوی لێیتر هەر کەسێ مناڵێ بە هەمووی بەو ناوە ناوێنە بۆ منە لە پۆلێکا دانیشتون جاری وە هەیە 6 دیێ ناوی تیا بووە هەنا 6 عەلی ناوی تیا بووە
تا چنە گرینگە کاتێک ناوی منداڵێک دەنی بە دوای ناوێکی جیاوازە بگەڕی بۆی کە ئەچێتە کۆمەڵگەیەک لە شوێنێک دانیشە دە کەسی تیاابێ هەست بە تایبەتی ناوەکەی خۆی بکە هەست بکە کە ناوی ئەم جیاواز و پێویستە جیاواز بێلەوە. وڵا بە تاکید ڕاستەکەی منیش متابعی ئەوم کردووە ینی زۆر ساڵخەیە ناوێک ئەبێتە بۆن منە بەرنامەی هەموو خێزانەکە ئیتر تا هەموو ڕاستە کەوتۆ سەر ئاستی وعی و وەشاری خێزانەکە خۆی هەنی خێزان دەبێتەوە تێ بکە کە ناو زۆر گرنگە بۆ مناڵ تۆر خۆت بیەنە بەرچای خۆت ئەگەر ناوەکەت خۆش بێ ینی بەشێک لە بەختەوەری و بەشێک لە شادی و بەشێک لە دڵخۆشیت بۆ دێ ینی ئۆتۆماتیکان بەبێ تۆ خۆت هەستی پێ بکەیت چۆن سێرەکەی چوادەور بەڕێز ماوەڵە دەکە ناوێکی خۆشە ستایشە دەکەن جاریوار خۆت بۆن هەنەخان جاریوە لەوانێ زۆر جارە برادەکانی پێوتێتی وەڵام ماشەڵڵا ناوێکی زۆر خۆشەوە چه ناوی ناویدا هەل لە خۆ بەمە مرتاحی ینی هەست بە ئارامی و بە ئاسوودەیەکی هەست بەوەکەی متمانەت بهێزە بخۆت ینی بڕات بەخۆتەیە بۆیە ئێمە دەکەوێت سەر خێزان وەشاری خێزان زۆر مهمە لە پرۆسەیە یعنی باوەکو کۆمەلگای خۆمانەڵێ دوای هەمووی نەکەوی ئێمە ئەگەڕێن بە دوای ناوەکە گرنگ نییە چکە زۆرێک لەم ناوانە لەوانەیە خێزانەکانی تر ئاگان لێکتی نەبێکم ناوان لەکوێ دەرەکەوێت لە مەکتەبێکە یا لە نفوسە لە شوێنێکەوە دەرەکەێت کە زۆر بێ ناوەکان ئەماوە بەڵام ئەوەی کە تۆ سەر خێزان زۆر مهمە لەمە ئاسی وەشاری خێزان زۆر گرنگە تۆ سری خەڵک مەکە سری خۆتکە بزانە ئەم ناوە چەندێک کاریگەریە چەندێک سادە و جوانە درو درێژ نەبێ و مانادار بێ ئەمە بێ ئیتر زۆرە و کەمە و ئەوانە هیچ مشکلە نییە گرنگەوەی ئەو ناوە لەسەر ئەم سێ چوار ئەساسە بێ ئەمە بای هەموویەتی بۆیە لەمە شاعیرێمەوە خێزان زۆر مهمە و سەقافی خێزان زۆر گرنگە. بەڵێ زۆر سپاس بۆ کاکە سیار عەلی توێژەری دەرونی سپاس بۆ ئەمەدە بۆ لەگەڵ